لار جێگایەکن ڕێز و سڵاو و خۆشەویستی ئێمەتان ئاراستە بە بینەرانی بەرنامەی پەیامیتەوە کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵ کامێرەمان یاوکارم محەممەد عومەر چوینە خزمەتی هاوڵاتیانی ناحیەی عەربەت. ئەمڕۆ لە خزمەتی هاوڵاتیانی ناحیەی عەربەت هاین و دەمانەوێت گفتوگویەک لەو ناحیە بۆی بەڕێز بگوازینەوە بە ئومێدی پەیامی جارشمان جێگە سوود و ڕەزامەندی بێت. بەڕێزان بە درێژایی مێژووی کوردستان حیز بەدەسەڵاتدارەکان ئەوانەی کە جونکە ئەساسەکانی حکومەتیان بەدەستەوە بووە، میلەتیان بەدەستەوە بووە، لەگەڵ دوژمنەکانی کورد ڕێکەوتون، گفتوگۆیان کردووە، دانوستانیان کردووە، ئەم لۆلەیە ماچ کردوون، دەستیان خستە ناو دەستیانەوە. بەڵام پرسیارەکە ئەوەیە بۆچی لە ئێستادا کورد لە نێو ماڵی خۆیدا ڕێک ناکەوێت؟ بۆچی دەست ناخەنە ناو دەستی یەکتری؟ بۆچی ڕێز لە یەکتری ناگرن؟ ئایا کورد لە نێو خۆدا بەقەدەر دوژمنەکان کە ڕێزان لێ دەگرن ڕێزان لا یەکتری نییە؟ ئایا بۆچی کورد دەبێت لە نێو ماڵی خۆدا بەو جۆرە ڕەفتار بکەن و بەهۆی ناکۆکیە سیاسیەکان و بەهۆی بەژەوەندیە تایبەتیەکانەوە ژیانی خەڵکگەنە ئەم ئاستە و خەڵک بەم ئاقارەدا برن بەهۆی کە ڕێک ناکەون؟ بۆچی کورد لەگەڵ دوژمنەکانی ئامادەیەتیایە تەنەزولیش بکات بەڵام بۆ لە نێو خۆدا ڕێک ناکەوێت و تەنەزول بۆ یەکتری ناکەن و لەبەر خاتری بەرژەوەندی گشتی؟ لەگەڵ هاوڵاتیانە ئەم پرسە تاوتوێ دەکەین. بینەرما من بابزانین هۆکارەکان چییە و پەیامەکان بۆ ئێ بەڕێز دەگوازینەوە فەرم بە پێکەوە گوێبیستی وەڵامەکانین. بە درێژایی مێژوو حیزبە کوردستانیەکان لەگەڵ دوژمنەکانە نەدانیشتون گفتوگویان کە ڕێکەوتون لەگەڵ یارە بۆ نمونە لەگەڵ سەدەق حوسێن دانیشتون، لەگەڵ شای ئێران بۆ نمونە، لەگەڵ تورکیا دانیشتون کە ئەمانە هەموو کوردیان لەناو بردووە. ئەی بۆ لەناو خۆیانە ڕێناکەون لەگەڵ حیزبەکانی ترە؟ وڵایی لە درێژایی سەد ساڵەی خەباتی گەلی کوردستانە کورد هەروە بووە. لە سەد ساڵەی دروستبوونی بزوتنەوەی ڕزگاری خواردی کوردستانە کورد هەروە بووە. لەبەرەوەی پێیان نەنگە لەگەڵ خۆیانە واز لە ئەو سیراعە کۆنە بێنن و لەگەڵ خۆیانە تەفاهم بکەن و دانیشن. کورد هەروە بووە. ئەوەی کە من تێبینیم لە کووردا کورد هەروە بووە بەداخەوە. یعنی ئەوەش ئەگەڕێتەوە بۆ دەرودراوسیە و نارەکانی کورد دەرودراوسیەکان. بەڵێ تا چەند پێت وایە کورد بێگانە خۆشەویستە بێگانی لەرا بەنرختر وەک لە ناو خۆ؟ زۆر تا ئیساوەی کە من تێبینیم کردو لەسەر میلەتی کورد دایمە حەزی لە خزمەتکردنی بێگانە بووە. زۆر بەداخەوە مەخابن کەوا ئاڵێم کورد میلەتێکی زۆر زیرەک و ئازا و ئەوە بووە. یعنی خەباتی کورد و هەردەم خۆ مێژووی پرسەروەریمان زۆرە لە کوردستانە بەڵام بەداخەوە ئەوتر کورد ئاوا بۆ ئەویشتر تاسیری لەسەر ئەو نەریتە کۆنەی دەرودراوسیە و نەریتە کۆنەکانمان بووە. چۆن بتوانین ئەو عەقڵێتە کۆنە ئەو عەقڵەتە خراپە لەناو بەرین ئەوەندەی لەگەڵ دوژمنەکان دائانیشین و گفتوگۆ دەکەین و لەگەڵ یانە پێ دەکەنین دەستخەین ناو دەستیانەوە بەقەدەر ئەوەش لانی کەم لەگەڵ خۆمانەدا بنیشین و ڕێکەوین بۆی ژیانی خەڵک لەم نەهامەتە ڕزگاری بێت. ئەبێ لە ناو خۆمانە لێبوردە بین. میلەتی کورد ئەبێ لێبوردە بێ. ئەبێ زیاتر ڕۆشنبیر بکەن خۆمان بە سەخافەت و بە ڕۆشنبیر بکەن. گەنجمان زۆرە بەدام گەنجەکانمان بەداخەوە ئەوە گەنجی ڕۆشنبیریان زۆر بە نایارەکانمان وایان کردووە کە گەنجەکەمان ئاوای لێبێ. ئەبێ زیاتر خۆمان لێبوردە بین و خۆمان ڕۆشنبیر بکەین بۆ ئەوەی ئەو شتە ئەو سیاسەتەش ئەو شتە خراپەی کە لەناومانەیە وەلای بنێن واز لە سیراعە بێنین و خۆمان لەگەڵ لاوەکان لەگەڵ گەنجەکانە بەڕاستی ئەبێ ئەم حیزبانە لەگەڵ گەنجەکانە لەگەڵ میلەتەکەمانە خۆمان ئاشتکەینەوە. بەداخەوە ئێمە میلەتێکی خۆخۆرین. مەسەلەیەکی کوردی ئێمە کەو واین کەو دایمەن بۆسە بۆ یەکترێنێتوانێت. ئێمە هەمیشە ئامادە بووین تەنەزول بۆ نایارەکانمان بکەین بەڵام لەناو خۆمانە تەنەزول بۆ یەکتری نەکەین. ئەمەش کارێکی خراپە چونکە هەچ کۆمەلگایەک یەکگرتوو نەبێ یەک هەڵوێز نەبێ یەکدەنگ نەبێ ناگاتە ئامانج. ئێمە ئەبێ هەمومان جایین لێبوردەییمان هەبێ و هەموو ئەحزابە سیاسیەکان و کۆمەلگا تا بتوانین ئاشتەوایی
بەرپا بکەین و بتوانین ئەم ئەزمونەی کە هەمانە لە دەستی نین ئەم ئەزمونە ئەگەر لە دەست چێ ئەم جارە لەوانەیە جایەتە نەیبینەوە بە 100 ساڵی کە نەیبینینەوانێ بۆیە پێویستە هەمومان سازشکەین بۆ یەکتری هەموو حیزبەکان و بتوانین پەرلەمان کاراکەینەوە و گیانی لێبوردەیمەتەبێ و دابەزین لە ئاسی داخوازەکانی حیزبەکان لە ئاسی داخوازەکانی خۆیان بێنە خوارەوانێ و داخوازەکانی جەماوەت بخەنەوە سەر و بەرژەوەندی ئەحزابەکانی خۆیان تا چەند پێ وایە میلەتی کورد ئەوەندەی بێگانەی خۆشەوێ ئەوەندەی ڕێز لە بێگانە ئەگرێ ئەوەندە ڕێز لە نێوماڵی خۆی ناگرێت کاکە گیان ئێمە سەرکردەی کاریزمامان نییە تا ئەم دقەیە سەرکردەیەکمان نییە هەموو میلەت لەژێ ئەڵاکای کۆ بێتوانێت بۆ نمونە لە هیندستان ئەمە غاندی توانی ملیارە ئینسان ڕزگارکە ئەمە میسیە ماندێلا توانی ڕشپێچەکان ڕزگارکە لە چنگی سپی پێچەکانی جنوبی ئەفریقا ئەمە سەرۆکی سینی پێشووی ڕابردوو توانی شعبی سینی ئێمە سەرکردەیەکمان نیە سەرتاسەری بێ کێشەمان ئەمەیە سەرکردەکان ئێمە هەمووی ناوچەگەرێتیەکەن ناوچەی بادینان ناوچەی سۆران ئەمە زۆر خراپە پێویستمان بە سەرکردەیەکە کاریزما بێ هەموو کۆمەلگا بە یەک چاو تەماشاکە هەموو نەتەوە بە یەک چاو تەماشاکە و هەموو نەتەوە لەژێ ئاڵای یەک کەسا بێ هەموو کەس خۆشی بێ بەڵام تا ئێستا ئێمە نەبووینە خاوەنی ئەو سەرکردە کاریزمایی کە بتوانێت هەموو نەتەوەکە لەژێ ئاڵای خۆیان کۆکاتەوانێت چۆن بتوانین ئەو عقلێتە لە ناو بەرین کە ڕێز لە بێگانە بگرین و لەگەڵ بێگانە کۆبینەوە لەگەڵ بێگان دەستخی ناو دەست و ئەم لە لەشی ماچکەین بەڵام لەگەڵ خۆمانە دوژمن یەکتری دوژمناتی بکەین ئێمە لە پرۆسی خوێندنەوە دەست پێ بکەین ئێمە بین ئەو جیلە تەمان تازە ئەم جیلەی کە ڕۆی ئەمە پەرت و بڵاوە بین لە پرۆسی خوێندنەوە دەست پێ بکەین منداڵان وها پەروەردەکەین کە نیشتمانی خۆش بوێ خاکی خۆش بوێ مێژوی خۆش بوێ ئاڵای خۆش بوێ شەیدی خۆش بوێ سەرکردەیەکی کاریزمای بۆ دروست بێ کە خۆشی بوێ بەم شێوەیە ئێمە ئەتوانین بگەینە ئامان ئەگینا تۆ ناکرێ پەنا بۆ بێگانەبەری بەڵام لە ناوی خۆتا تۆ کێشەت هەبێ ئەمەیە کێشەی ئێمە پێویستمان بە سەرکردەیەکی کاریزمای خۆشەویستە کە بتوانێ وامان پەروەردە بکات وامان پەروەرد بکات کە خاک و نەتەوە و نیشتمانمان خۆش بێت کاکی گیان هۆیەوەیە نەسەخ مازلە لە ئاستی دەرەوەیە زۆر سەرشۆڕن بەڵام بۆ ناو خۆمانە نەسەخ مازلە هێنا پیاوی قایدی کورد هەمووی بەڕێزە هەمووی چاکە بەڵام ئەوەیە لە ئاستی دەرەوەیە یەک مخابراتی وڵاتێ بێ ماساوی بۆکەن بەڵام بۆ خۆمان ئەم قایدانی خۆمان بەڕێزن بەڵام بەداخۆ بۆ ئەوەیە نەسەخ زلیە مێشکیان تەنەزولاتی یانی ناسیەکە ئەوەیە چەند پێ وایە بێگانە خۆشەویستین وەک لەوەی ناو خۆمان خۆش بێت مەبەستم ئەوەیە تا چەند پێ وایە ئەوەندەی احترامی بێگانە ئەگرین ئەوەندەی بێگانەیەکمان لەلا بەڕێزە ئەوەندە نێو خۆمان لا بەڕێز نییە کاکە خۆم کە زانانی کە ئەمانە بێگانە پەرستن بۆ بێگانە پەرستی خۆ شاری لەسەرە هەر کەس بیکا بێگانە پەرستی لە ئاخراشیەکە هێنش کەستی ئەمە شتێکە هەبووە لە شێ مەحمووی نەمرۆ تا ئەم دەخەم و تۆ قسەی هەرم قسار بووە بۆ دەرەوە واین بەڵام بۆ ناوەینا ئەو قایدان ئێمە هەمانە زۆر چاکن بەڵام ئەوەیە بۆ دەرەوە زۆر ئەو ملتەزی من بۆ دەرەوە بەڵام بۆ ناو خۆیان نابێت پێم بڵێ چاکی ئەمانە ئەبێ لە کوێە بێ لە کاتێکە لەگەڵ بێگانە ڕێکەوێ بەڵام نەخوا ڕێنەکەوێت کاکەگیان ئەمە لە سەقە لە مێشکایەتی بە یەک هاتوون تایسێ ئەوەیە ئەینایسێ کابرای لە وڵاتێکۆ حەج وڵاتێک بێت کابرایە گێر لە وڵاتانە زۆر ئاسێکی وای نییە ئەما لێرە بەرامبەری دانیشن و زۆر ئاحتیادی لەوە زۆر شتی بۆشی بۆکەن بەڵام بۆ خۆمان دایکە چۆن بتوانین ئەم عقلێتە لە ناوبەرین ئەم عقلێتە ئەبێ بۆ چەنە بۆ 20 ساڵی تر بۆ 30 ساڵی ناخۆ خۆیان نەزان نیسر لە ئەوروپا خەڵک سەرۆک وەزیرانێک قایدێک ئەچێتە ناو جەماوەرە گەڕێ ئەمە ناگەڕێن ئەینا ئێستا ئەوەی شەهادەی هەیە ئەوەی زانکۆیە ئەوەی کە شەهادەی بەرزە خۆی چاک تێگەیشتووە یعنی کاکە کەی ئەبێ یعنی خۆ خۆیان ئەم قایدانی مەزانن خۆیان چاکەزانن بە درێژایی مێژووی کوردی
کورد با بڵێن حیزب بەدەسەڵاتدارەکانی کوردستان لەگەڵ نارەکانە لەگەڵ دوژمنەکان لەگەڵ بۆ نمە ڕژەمێک و سەدام حوسێن دانیشتون کە ئەو هەموو نەهامەتی بەسەر میلەتی کورد هێناوە گفتوگۆی کردووە دانوستانی کردووە لەگەڵی ڕێکەوە دەستی قسە ناڕستی ئەم لە لەشی ماچ کردووە ئەی باشە بۆ لە ئێستادا لەگەڵ یەکترە ئەم لەلایەکی ماچ ناکەن حیزبە کوردیەکان و بۆ گەورەکان لەگەڵ بچووەکان ڕێناکەون بە نمونە وەڵی لە ڕاستیا و وتەی جەنابە دروستە ئەم نازانم سروشتی ئەمانە وا هاتووە وەکو مەسەلە کوردیەکاڵێ ڕێوی دەرەوەن و شێری ماڵەوەن بۆ میلەتی خۆیان ئەمانە میشە شێر بوون حسابیان بۆ میلەتی خۆیان نەکردووە گرنگیان بە بیرروڕای خەڵکی خۆیان نەداوە بەس بێگانیان بەلاوە گرنگ بووە سەبەکە یەگەڕێتەوە بە بڕای من ئەمانە دڵسۆزی میلەتی خۆیان نەبوون هەرگیز نێتیان نەبووە خزمەت بە کۆمەلگای خۆیان بکەن بۆیە هەمیشە گرێدراوی بێگانە بوون وەمانەوەی خۆشیان لە هەموو خۆناغە جیاجیاکانە بەسوۆتەوە بە دەستی بێگانە هەمیشە دەستی بێگانیان بە شێوەیەک لە شێوەکان بە پێی قۆناغەکان گۆڕانکاری تێکەوتووە بەرحاڵ هەر پشیان بە بێگانە بەستووە جا لەبەر ئەوە کە هەمیشە پیاوی بێگانە بوون ئەوانیان بەلاوە گرنگتر بۆ تاوەکو و میلەتی خۆیان و گەلی خۆیان وانە پێت وایە کە تا چەند پێت وایە کە میلەتی کورد میلەتێکە بێگانەی زیاتر خۆشترە بێت ڕێزی بێگانەی زیاتر لایە وەک لە نێوخۆ وەڵی پێم وانەیە میلەتی کورد بەگشتی وا بێت ئەمانەی کە ئەمڕۆ حکومڕانن وان ئەم نخبەیانی کە دەسەڵاتدار بوون بڵێ ئەمانەی کە دەسەڵاتدارن ئەمانەی لە 50 ساڵی ڕابردووە بە ناوی کوردایەتی و ئەم جۆرە شتانە خۆیان بەسەرکردەی ئەم میلەتە لە قەڵەم داوەمانە ئەمانە وان ئەم نخبەیە وان ئەگەنا میلەتی کورد پێم وایە وەکو منهەج وەکو ئامانج میلەتێکی ئینسان دۆست و ئاشتی خواز و ئەوەی وەحساب و گەلی خۆی و گەلانی تریش ئەکات بەس ئەوەی کە هەیە ئەم نخبەیە ئەم جەماعەتەن کە بڵین بەدەیان ساڵە لە کوردستانە چەوەی کە لە دەرەوە بوون بەناو لە شاغ بوونەوەوانە چەوەی کە ئێستا بۆ ماوەی 26 ساڵ حکومڕانن لە کوردستان ئەمانن ئەم دیدگایان هەیە ئەم دنیابینیان هەیە بۆ سیاست و بۆ کۆی شتەکات چۆن بتوانین ئەو عەقڵێتە لەناوبەرین کە ڕێز لە بێگانە بگرین لەگەڵ بێگانە ڕێکەبین بەڵام لە نێوانی خۆمانە یەکتر بە دوژمن سیرکەین وەڵ هەیە ئەو عەقڵێتە لە ناوچوونی بەندە بە وشیاری کۆمەلگاوە ئەبێ کۆمەلگا بڕیان لەسەر ئەوە بدا کۆمەلگا بێ ڕێگە بەوە نەدا کە ئەم جۆرە خەڵکانە حکمی بکات بەم دید و دنیابینیەوە حکمی بکات باشتر وایە ئینسان ڕێز لە هەموو ئینسانێک بگرێ جایتر ئەو ئینسانە بێگانە بێت یاخۆت هیناوخۆ بێ ڕێز وەکو ئینسانیەت ڕێز لە هەموو کەس بگری و هەر کەسێکی ڕێزی لێگرتی تۆش بە هەمان معاملە لەگەڵیا هەڵسو کەوتکەوتو ئەمانە بەس بەداخەوە وەکو عەرزم کردی ئەم جەماعەتە بەم دنیابینی و بەم جیهان و ئەسڵ وا پەروەردە نەبوون بەم دیدگا ئینسانیە پەروەردە نەبوون بەم دیدگایە پەروەردە نەبوون کە خزمەت بە کۆمەلگای خۆیان بکەن و ڕێز لە خەڵکی خۆیان بگرن بەداخەوە پەروەردەکردنی ئەمانە پەروەردەیەکی بڵێن بێگانە دۆستیە وڵای قوربان ئەوە هۆکەیە بێ لە خۆیان پرسیار بکە یەکەم دومینیش مەسەلەی گەندەڵی و مەسەلەی تەماح و دزیکردنە بۆی ڕێناکەون ناو یەکە ئەینا بۆچی ڕێناکەون تا چەند پێت وایە کورد میلەتێکە زیاتر بێگانەی خۆشەوێ زیاتر احترام بێگانەی لای وەک لە ناوخۆ نا بەعەکسەوە بێگانەی خۆش نایە و احترامی خۆشی یەکلە ناو خۆیە و خۆشی خۆشەوێ ناو خۆیە بەڵام ئیتر بۆ لەگەڵ بێگانەکان ڕێکەوتووە بەڵام لەگەڵ دۆستەکەی خوا ڕێنەکەوت وەڵای تر زیاتر مەسەلەکە ئەوەیە کە پێم وتی مەسەلەی تەماح مەسەلەی دزیکردنەوە گەندەڵ دوژمنەکەش تەماحی یارە بووە دوژمنەکەش بەرژەوەندی یارە بووە قوربان ئەم زیاتری ئەوێ ئەمەوێ زیاتر قۆرخی وەزعەکە بکات ئێمە چۆن بتوانین ئەو عەقڵێتە لەناوبەرین وەکو چۆن لەگەڵ بێگانە ڕێک دەکەون وەکو چۆن تەنەزول لەگەڵ بێگانەیەکەن لە ناوخۆشە تەنەزول بۆ یەکتری بکەن وەڵای تر ئەبێ خۆیان ڕێکەوتنی خۆیانەوە ئەبێ خۆیان تەنەزول بۆ خۆیان بکەن خۆیان ناوخۆیانە تەنەزول بکەن بۆ یەکتری و تا ڕێبکەون ماڵی خۆمان ڕێخین لە هەموو شوێنەیە گرنگترە لە هەموو کەس گرنگترە بۆ خۆمان ڕێکەوتنی ماڵەکەی خۆمان لە هەموو کەس باشترە تا چەند پێ دوایە کورد بێگانە خۆشەویست بووە ئەوەنە ڕێزی بێگانی لا بووە ئەوەندە ڕێزی نەخۆی لا نەبووە نا کورد بێگانە پەرز نەبووە کورد داماو بووە کورد چەساوە بووە هەموو شوێنەکان ئاوە گوشیویانە نەک بێگانە پەرز نەخێر بێگانە پەرز نەبوو چۆن بتوانین ئەو عەقڵەتە لەناوبەرین وەک لەگەڵ بێگانە ڕێک دەکەوێت با لەگەڵ ناوخۆی خۆشان ڕێکەوێت وەڵای شەڵا بەشکم سەرۆکەکانمان ڕێبکەون و دڵیان نەرم بێ بۆ یەکتر و بەزیان بە میلەتەکەمان نابێت ئەمە کۆمەڵە فاکتەرێ فاکتەری ئابووریە فاکتەری
عقلیمان هەیە فاکتەری کللتوریشمان هەیە فاکتەری سیاسیشێ فاکتەرە کورتی ئەپەیوەندی بەوەیە کە ئێمە عقلەتی خێڵمان هەیە ئێمە بتوێنێتەوە هەر لە هەر کۆمەلگایەکە کللتوری خێڵ عقلەتی شاخ عقلەتی لادێ هەبوو سەری لەسەر شوناسی بچوو پەلاماری یەکتریان یەکتری ئەکوژن یەکتری ئەتاوێنەوە ناتوان ئەو شوناسە بچووکە تێپەڕێن بۆ ئاسێکی باڵاتر بڕوانیکی لەوانە بۆ منە ئەمریکایسە بچۆ لە ئەمریکا هەر لە ڕۆزۆ مناڵەوە فێرەکاڵە ئیش بۆ دیموکراتی کۆماری بۆ ژن پیا و با بڵین ڕەشپێز سپیپێز ئیش ناکەین بۆ ئەمریکای باڵا ئیشەکەین ئەمە پراسیبێ ئیگەردونیە لەناو ئەمریکا لەسەر ئەم پرانسیفا مرۆڤ پەروەردەکرێ. وەڵام مەسەلە هەر بەرژەوەندی مادی و کورسی و زەعامەت و مەسەلە هەر سوڵتەوە ئەوە بووە لەبەرەوەی یعنی بەرژەوەندی خۆیان و بنەماڵەیان خسۆتە سەری بەرژەوەندی میلەتەوە لەبەرەوە بووە. تا چەند پێ دوایە میلەتی کورد میلەتێکە زیاتر بێگانەی خۆشە بێ زیاتر ئیحترام بێگانی لە وەک لە ناوخۆ میلەتی کورد وەکو ڕێزی یعنی دژی کەس نییە نەشۆتە خاکی هیچ میلەتێکەوە میلەتی کوردی سوێتی بە ئازادی و بە سربەخۆیی و وەکو میلەتانی تر بژی لە ناو خاکی خۆیە بەڵام ئیتر کێشایەتی هەموو جارە بڵێن بە زۆری تر ئەوانەی کە دەسەڵاتیان بەدەست بووە وەکو ئەوە ڕێز جیایە و کە ڕێزی دەرودەلاوسی و میلەتانی تری لەلایە وەکو ئەوەش بڵێن کە وەکو بڵێن نۆکەرایەتی و عەمالەتیان کردووە خیانەتیان کردووە لە بڵێن لەشکری بێگانیان هێناوەتە سەر میلەتی خۆیان براکوژیان کردووە ئەمەش ڕاست ئەمەش هەیە زۆر هەبووە ئێمە شتێکی ئەومان زۆرە لەو بابەتان ئەڵێن باقی چێکە لەگەڵ بەرەودراوسیان ڕێبکەون دۆستایەتی هەبێ هەمیشە دۆستایەتی لە شەڕ باشترە چون شەڕ جگە لە ماڵوێران هیچ سوودێکی تری دیکەی نییە بەڵام قسەکە ئەوەیە پرسیارەکە ئەمەیە ئەوەندەی بۆ لەگەڵ هەوڵە درێ لەگەڵ دڵی بێگانە ڕازی بکرێت بۆ هەوڵنادە دڵی ناوخۆ ڕازی بکرێت ئێستا من لەلایەنە سیاسەنگاوای کردووە ژیانی خەڵکەشنم ئاستا بۆچی ئەنی دڵی میلەت ڕازی ناکەن دڵی میلەت لەبەر ڕازی ناکەن میلەت دەیەوێت میلەت دەیەوێت یەکسانی هەبێت ئەگەر میلەت دەیەوێت ئەوانش ئەگەر دڵی میلەت ڕازیکەن میلەت دەڵێ ئەبێت تۆ ژۆک من بژیت ئەویش نایەوێت وەکو میلەت بژی ئەوە ئەوێ خانۆکەی ئەو 400 دوێنم بێت و 500 دوێنم بێ و خەڵکیش سەمەترێکیشی نەبێت و ئەجاکە میلەت چۆن ڕازێ بێ میلەت بەوە ڕازێ بێ ئەوانی ژۆک و ئەمان بژین وەکو میلەت بژین بەس ئەوان نایانی وەک میلەت بژین ئە لەبەرە دڵی میلەت ڕازی ناکەن و چۆن بتوانین ئەو عەقڵێتە تێک بشکێنین کە دۆستی بێگانە بین و دوژمنی نێوخۆ بین یاخود مانایەکی تر لەگەڵ بێگانە ڕێبکەوین بەڵام لە نێوخوا ڕێنەکەوین چۆن ئەو عەقڵێتە لەناو بەرین ئەو عەقڵێتە کە یعنی زیاتر دۆستی بێگانەیە وەکو لەوەی دۆستی ناوخۆ بێ وەڵاهی ئەوەی تر دەبێ ئەم خەڵکە هۆش کاتەوە خەڵکە ئەم جیلە تازە هەبێ ئەم جیلە تازە وەکو کۆنەکان بیر نەکەنەوە بۆ جۆرە بە هەموو شتەیە ڕازی بنووە بێ یعنی ئەوە تۆ تۆڵی گۆڕانکاریەکێ بێ شۆڕشێکی کۆمەڵایەتیە بێ شۆڕشێکی ڕۆشنبیریە بێ ئەو گۆڕانکاریە بەم جیلە تازە تر ئەبێ هەوڵ بن یعنی تەنها چاوێن لە مادە و بەرژەوەندی خۆیان و نەبێت لە بەروی خۆی 200 هزارێکی بۆ کرابێ ئیتر بڵێ میلەت با بفەوتێ و چش ئەبێ چاوی لە جیلەکانی داهاتووی خۆی وە بێت تامینی ژیانیان بۆ بکە ئەبێت چاوی لێوە بێت بزانە بە ساڵە بە 2 ساڵ بەرمیلێ نەوتی خراپ وەرەگرێت ئەبێ بزانێ ئەمە بۆ وایە بیر لە ژیانی خۆی کاتەوە خەڵکە سەیری ڕێگاوبانەکان بکە خەڵک سەیری پەروەردە بکە سەیری زانکۆکان بکە سەیری دادگاکان بکە سەیری ڕێگاوبانەکان بکە ئەمانە وای لێ بکات کەوا ئەمە زۆرمی لێکراوە ژیانی ناخۆش بۆ سەیری ڕیزگرتنی لەبەر بانقەکانە موچەی خانە نشین و پیر و پەکەت و داماوانە بورێنەوە بۆ جۆرە مەعاژۆرەگرن خۆشیان بانقەکانی ئەوروپا و خلیج و ئەمریکا و هیچی نەماوە هەمیان پەرکردووە لە ئاتون و لە پارە ئەبێ و میلەتتر
حەز بەمانە بکات دەرگ بەمانە بکات و ئەبێ ئەوانە بگۆڕێگە ناتوە گەڕێت ئەوان وا لێ بکەی ئەوان قەتدانە سەر ڕێگەی ڕاستازەوان فێری ئەوە بوون ئەبێ ئەوانە نەمێن ئەم سیستەمە بگۆڕێ ئەوان نەمێن ئەو کاتە کەوینە ژیان خۆشگوزەرانی بۆ ئەم خەڵکە ئەم هەموو حیزبە چییە کورد هەر کووردە پارتی بێ یەکێتی بێ گۆڕان بێ شیوعی بێ سۆسیالیست بێ پێمان ئەڵێن کورد باشە بۆچی ئیمڕۆ لە مندەلی ئاڵاقی ناسووتان کێ سووتانی دوژمنی یە من و تۆ نییە بۆ ئێمە یەکتر قبوڵ نەکەین بۆ یەکترمان نەوێ بۆ یەکتر لە باوەژ نەکرین بۆچی لە پێناو چییە سیارەکە بنی ژەر ئەمەیە بۆ لەگەڵ دوژمنێک وەکو سەدام حوسێنە ڕێکەوین گفتوگۆ بکەین دانوستان بکەین بەڵام بۆ ناوخۆمان ڕێ نەکەوین سەدام حوسێن بەسەر چوو ئیسە تورکیا و ئێران لە پێشتە سووریا لە پێشتە تێگەشتی وڵاتەکانی ئەوروپا کەس دۆستی کورد نییە خەڵک بەرژەوەندی لە کوردستانە ئەڕوا بەرژەوەندی نەبێ بە کیمای وەکو هەشتا کیمای بێ هەر ئەوانە نەبوونان کیمای نابەسام زێنوان لە ئێمە 5,000 لە هەڵەبجە و چەند لە بەرزانی لەکوێ کەواتە چۆنم عقلێتە تێک بشکێنین لە ناوبەرین کە ڕێز وەکو چۆن ڕێز لە بێگانە ئەگرن بەقەدرەوە ڕێز لە ناوخۆ بگرین بەڕێ دەکەم لە قەدیمەوە لە دەوری چۆن ئەم دەوری بەردەوە تا ئەلحاڵی تەکە دەورێکی پێشکەوتووە ئێمە ئاقڵ نەبین تازە ئاخر نابین کورد خۆی بۆ خۆی لە گاتی سەردەمی شێمەحمید نەمەرەوە ئەو کاتە کە حتا کۆمەڵشتی پێکەوە ناوە بۆ کوردووە دوایەوە سکەی دروست کردووە شێمەحمیان قبول نەبووە لەو کاتەوە هاتووە تا ئێستا کورد خۆی بۆ خۆی قبول ناکە ئەگەر تۆ شتێکی باش بکەی من ڕازی نیم لێ من شتێکی باشکەم تۆ ڕازی نی لێ ئەوەیە کەواتە تا چەند پێت وایە کورد ئەوەی بێگانەی خۆشەوە یعنی احترام بێگانی لەونە احترام لە ناوخۆی ناگرێت بێگانەی خۆش ناوێت خەزێ بێگانەی خۆش ناوێت بەڵام هەر ئەوەیە یەکتری حسێب ناگا ئەگەر کەسێکی ئیشێکی باشکە ئەمی تری قبوڵی نیە ئەگەر ئێمە هەمومان ئەومان قبول بێ ئەوەی تر زۆر باشە بێ چۆن بتوانین ئەو عقلەتە لە ناوبەرین کە لەگەڵ بێگانە ڕێکەوین بەڵام لە ناو خۆمان ڕەن نەکەوین ئەمە عقلەتە واز لێبێنین لە ناو خۆمانە ڕێ بکەوین زیاتر ئاخر ئەخلێت خۆشتێک نییە لەسەر تەختە ڕەشێک نووسرابێ و تۆ بیانی بە ئیسفنجێک بیکوژێنی تۆ ئەخلێت دێ هەموو بە شەرێک بەو شێوە دروستەوە کوردیش ئاوا بەو شێوە دروست بووە شتێک نییە بڵێ ئەی سڕمەوەی تر نابێ ئەقلێتێتر بێرمە جێگاکەی نایەتە جێگاکەی ئەمە ڕابۆچوونەکانی هاوڵاتیان بوو سەبارەت بەو بابەتەی خستمانە ڕۆ هاوڵاتیان پیان وایە کورد هەمیشە لەگەڵ بێگانەدا ڕێکەوتووە و دەستی خستۆتە نێو دەستی بێگانەوە بەڵام ئامادەی تێدا نییە لە نێو ماڵی خۆیان ڕێ بکەوێت و لە داواگاری خۆی دابەزێت ئەمە ژەگەڕێتە بۆی کە هەمیشە کورد بێگانە خۆشەویست بووە احترامی بێگانەی زیاتر لابووە وەک لە نێوخۆ کورد بەرژەوەندی تایبەتی بەلاوە گرنگ بووە لە بەرژەوەندی گشتی بۆیە حاڵی خەڵک و گوزەرانی خەڵک بلەم ئاستی ئێستادایە بۆیە پێیان وایە هاوڵاتیان ئەگەر ئەو عقلێتە لە ناو نەبین و وەکو چۆن لەگەڵ بێگانەدا ڕێک دەکەوین دادەنیشین گفتوگۆ دەکەین ڕێزان لێ دەگرین لەگەڵ یانە دانوستانەکەین و هەندێک جاریش تەنەزوولەکەین لە مەفەکانی خۆمان ئەگەر بەو جۆرەش لەناوخوا ڕەفتار نەکەین بە دڵنیایەوە زەحمان وەزعێکی خراپتر دەبێت و هەمیشە دەستکەوتەکان بۆ بێگانەکان دەبێت و نێوماڵ و نێوخۆی ماڵی کوردیش ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبێت هیوادارین لایەنە سیاسەکان بە تایبەتی ئەوانەی باڵا دەستن لە هەرێمی کوردستانە بیرێک بکەنەوە لە مێژوو ئاوڕێک بدەنەوە لە ڕابردوو کە ئەو جۆرە هەڵسوکەوت و ئەو جۆرە سیاسەتە کە لەگەڵ بێگانەیە دۆست بوون و لە نێوخۆدا نەیار بوون بە دڵنیاییەوە سوودی پێ نەگەیاندون ئەوە سوودیان پێدەگەیەنێت کە هەوڵ بن لە نێوخۆدا یەک بگرن نێوماڵ یەکتر ئاش کەنەوە و هەوڵ بدەن گواز لە بەرژەوەندی تایبەتی بێن و بەرژەوەندی گشتی لە بەرچاو بگرن بۆ ئەوەی کورد و کوردستان سەرکەوێت و ئەو کارە دەتوانین بڵین دەتوانین دەوڵەتی کوردی ڕابگەێنین ئەمە پەیامەکانی هاوڵاتیان بوو تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشتوپانای هەموو لایەکمان بێت